سلام ڕێزدان باشێ هێویدارم هون لە هەرجەیەکی من دەخۆشیە دابن هەبادن هێژا بەڕاستیژی مرۆڤ ناخوازی لەسەر تشتێن بچووک بە تایبەتیژی ئەحمەقتیا دەناوە ئالیەن کورداندا پارتیەن کورداندا مێدیایە کورداندا هەیە مرۆڤ پڕ لەسەر باخفە لێگەلک جارنا بەڕاستی مرۆڤ مەجبور دەبێ لەسەر باخفە یعنی دەڕەوشێکیدا و ڕۆژ ئاوا لەبەر هەبوون و تونەبوونیە تو لێ بنەرا پارتیەن کوردان ئالیەن کورد چۆوە سیاسەتا خۆ منطقا خۆ عقلیەتا خوا یا گەنی باردەوام دەکەن لۆ ماژی ئەز مەجبورم ئیرۆ لە سەرڤەیەکێ هەلوێستێکی نیشان بدەم ژبووی و هەلوێستا من هەلوێستێکی یەک ئالینە هەلوێستێکی دوو ئالیە کام بە هەڤرا لەوێ ڤیدیۆ بنەڕن ئەزێ دووبارە وەرم پێشبەریاوە تراستيد فيتن اف شر بين تركا وباكيكيا ترك تنينين ترك شر منوك يعني شر باكيكيتك وجود باكيكي سبب في الشرعية يعني اجر ما بفيد اف شر راوستي بلا ماذا اجر باكيكي خوب كرد زانن بلا كوتاي في شرعيين تراستيد فيتن اف شر بين تركا وباكيكيا ترك تنينين ولينا رينوسا بله ولی نری لی از دخوازم هون و جاره کسی کو لسرویه که شروع کریا هون لکرما خو لویجی بنرم پشت را ازی ورم پیش بریا و دیسان او کسی کو لسر ویدیو مسرور بارزانی شروع کریا برتک نشان ده که هون لکرما خو با کرمانجیا ویجی بخوینه بله بەڕاستیژی مرۆڤ نزانێ چ بێژە یعنی بەریا هەر تشتی مرۆڤ بەقاسی و ناخوازە بەرسیفا مەسرور بارزانی بدە ژبێک و مەسرور بارزانی ئەس باوەڕ ناکەم ئینسانێکی وەقاسی ڕەوشنبیر بە دیرۆگزان بێ نەزانە بێک و پرزگەیەکە کورد و پرزگەیەکە تورک دیرۆکەکی ویچەوە هەیە یعنی لێ راپۆرتە ئەوێ بنەڕە سەرۆکێ مەجلیس ئەنجومەنە يعني برلمان تركيا سالا 1925 بو اگر خلط نبم عبدالخالق ردايا رندا عبدالخالق رندا سلوكي برلمان تركيا سالا 1925 لدما اتا ترك دا راپورتكي پیشکش دکم دبیجه بحثوی که دکا دبیجه کرد گلک جروج آوای روبارة بحرة فراتي ورن درخستن يعني روج آوائي بحرة فراتي قرق هريمكي بي كرد به كرد جور بتمامتي بين درخستن للروج هلاجي هجمارة كردان قرقي الزيدية لورجي بقاسيكو مروف بكاره بقاسيكو اجدستي مروف به قرق مروف كردان جورجي دربخي وجاده برسن شما دبجه جبويكو كردبون دجمنكي بايولوجي يا تركچولوية يعني تركايتي بله كرد بون دجمنكي بيولوجي يا تركبوني تركايتيا لراستي ده وصل دخوازه بيجا نها مسرور بارزاني تي قوتنكي وصل بيجا قوتنكي براستي بمعنايا وراستكي خوانا ديروكي نازانستيجي نينا فزغريكا اردوغان فزغريكا عبدالخالق او عبدالخالق سالا 1925 او راپور نویساندی عینی تشتا يعني تولي بنري سالا 1925 او قوتن كريا تمام پشتی 100 سالی اردوغان قوتنوی بچتين يعني آلين دينجي اخوانجي فتوحاتچی یا ئیسلامچی یا تورکیای گەلک جارنا ئیدعا دەکەن و ئەردۆغان ئەتا تورکچیان جوداترە لێ جودابووناوی چییە يعني تشتكو او ويدمي قوتنا ونكارينا بيك بين اردوغان ايرو بيك عن ليه بنرن لروج افا البحر فراتي دا افا فراتي دا ايدي كرد نما لعفريني هجمالا كردان لصدي نوتو دوبو ازباورم نها بويا صدي 25 هري زي 25 نما وكرديكو ارجي ايدي سچار انا كسي دناف دا دينانا او انا كسيجي يعني بردا نكارن مأمورك الى دائريا بوستخانيجي تعين بكن دف جوي بردا نكارن ناموسا كچككي جنكي كردجي العفريني بباريس
يعني قافك وجنكي كرت كشككي كرت تعرف عندن همو أنا كسكون ببا همو أنا كسكون ببا نكار الناموسا فيجني خلاص بك وخا روج بيورنجا ومصر بارزاني تي قوتنكي وسا إيرو دبيجا هفالن هجا مصر بارزاني يعني أصدزانا مزانا بوني فيديو كيو تشتنو ساني لسر دستان مزن بيو لأمريكا باريكي مزن لزانينجهن مزن بوفا خويندنا وكي جنا كسان أو زانينجه جي زانينجه هري برداينا شخوا لفي بلجيكا أي تجربة من جرك هنا يعني من شنجاران یەک دوو جاران من کەسێن وسا دیتنێک و لەوان زانینگەهە کوشکوشا پۆفپۆفا یەک و بە پەرێ مەزن کو دخوێنن ئەو زانینگەیە یەهودیان دەبن یا ئەمریکیان دەبن یا بەریتانیان دەبن حتا یا فەڕەنسیان دەبن ساربوونوانە گاواک و هاتنە لەوێ دەری خواستنە لە دایرەیەکی تعین ببن لە کۆمپانیایەکی لە فیرمایەکیدا کار بکەن و تعین ببن ژێراگۆتنە ئەم دیپلۆما وان زانینگەهانە ناخوازن ئەمێ امتحانێکی تە تێستێکی تە بکەن کاتو قابلیەتێتە بەڕاستیژی چییە ئیشێمە بەفا دیپلۆمانە نینە يعني او بس جبوي شرفي ليه مشروع بارزاني چما وساد بيجي استخمين دكم جبويكو دفان روجانتا انكي رولا بسمامي نيتشي فان بارزاني زيتر دركتي بيش جبوي چي دركتي بيش نها ولاتين روج افاي لسا تركيا باسقي دكن يعني دبيجنا تركيا هي دبيجن تمام ما كرت ج روج اواي فراتي حميد الخستن ستاتيو كيوانينا هزي كيواني عسكرينينا لين هاوشونفا دەڤەرێن کومانە لە وردا گەرەک ستاتویەکی کوردان بێ ناسکردن ئەو ستاتیۆژی نابە تەهدید لەسەر سەری تورکیایدا و ئەم دەمێ پێشدا هەوڵ بدەن بەڕاستیژی بەقاسی کوش دەستێمە بێ گرانیا پکێکێ لەور هەلدن ئێدینەها ئەم لێ نەڕ خۆزیە بەرێ کردبان ئیرۆ لە قامیشلۆ تو لێ دەڕی خۆنیشاندانێکی مەزنە خۆنیشاندانێکی پڕ باشە وێنەیەکی ئۆجلان نینە بەرێ وێنەیەن ئۆجلان لە هەمی کۆڵانان لەسەر خراپەیان بەڵاو دەکردن لەسەر جامیان لەسەر یونیڤرسیتیان داتینانیانی حتا من بەخۆ چەند جاران تەلەفۆنێوان کردیا یا من گوتیا هون حقارەتی لە ئۆجلان دەکەن ینی عیبە بەڕاستی هون تەقلیدێ سەدام حوسێن و بەشار الئەسەد دەکەن فۆتۆغرافێ بەشار الئەسەد لە گوگل تەماشا بکە لە گوگل لێ بنویسە بەشار الئەسەد و هەرە ئیمەج ینی بەشێن ڕەسمان وێنەیان تو لێت نەڕێ لەسەر چۆپێژ ڕسمێکی بەشار الئەسەد دینانە و ڕسمێن پۆستەرن بەشار الئەسەد لە جێکی دینانە بینایەن و بە بۆمبەیە ئەسەد و رووسیای هاتنە وێرانکردن لە ورژی ڕسمێک دینانە یعنی هەم دیکتاتۆریەتی نیشان دەدا هەم پاشڤەڕۆتیە نیشان دەدا هەمژی ئەحمەقتی نیشان دەدا ئەحمەقتی چیە یعنی دە هەمان دەمێدا حقارەتەکە لە خۆ دەکەن بەخۆشی لە بەشار ئەسەدجی دەکەن نەها ئەو پێشکەتەن لە ڕۆژئاوا هێدی چێ دەبن داخیانە ماکرۆنژی هەیە هەری داویەک گرنگە ji بۆی vêyekê یعنی ئەو پێشکەتنێن ڕۆژانە ئەو ڕۆژانەنە مرۆڤ گرێک لە تشتێن استراتیژیک بنەرە لێ مەخابن عقلێ ڕۆژنامەڤانên کورد کام لێ بنەرن چۆیە لە هەمبەری ڤان بوویێرەنە عقلێ ڕۆژنامەڤانên کورجی عقلێکی نەتەوپەرست نەژاد پەرست عقلێکی مینە عقلێ دنێیە يعني تو لێ بنەرە ئەس دیسا وێنەیە بینم سەر ئەکرانێوە لێ بنەرن ئەو کەسێک و بەرسیفدایە ئەو قاشۆ ڕۆژنامەڤانە قەزەتە چییە و ئەوژی لە بروکسلێژی کارێ ڕۆژنامەڤانی قاشۆ دیکە لە تەلەڤیزیۆنێژی کار دیکە بنەرە جوابێوی ji بۆی مەسرور بارزانی چییە ji مەسرور ڕار دەبێژە مادەم پزگرێکە کوردان و تورکیا نینە پرزگرێکە پەکێکێ و تورکایە ئەم ژینە هاوشون بە دەبێژن شەڕێوە و شەڕی عەرەبان شەڕی پەدەکە و عەرەبانە یعنی قاشۆ سانکی بەرێ شەڕێکی عەرەبان بە کوردان ڕا هەبوویە دچەوێ مانتیقی لێ تو لێت نەڕێ یعنی مرۆڤ گاواک و دەواری فکریدا کوور نەبوو لە تەلەڤیزیۆنێکیدا تۆ 1000 ساڵژی کار بکەیت هەر ڕۆژی گەلشمەیان ژمێلەت بێژی هەی خودێت تە و گەلشمەیە تە و مێژیە تەژی نهێلێ عقلێ مرۆڤ وسا دەبێت یعنی لۆمە پەدەکە لە هەمبەری هەموو پارتیەن کوردان دیسانژی لەسەر پیانە هەموو پارتیە کوردانژی کۆم دەبن نەکارن پەدەکی مەسەلە ئەوە مەسەلە عقلە ئێوان پەدەکەی بوون دەرباز نەکریە دەبێژە مادەم تۆ وسا دەبێژێ ئەم ژینە هاوشون و نابێژن شەڕی کوردان و عەرەبان هەیە یا شەڕی کوردان و عەرەبان کەنگی هەبووە حتا بەعسیێن و
کورد قتل و عام کردە کورد کوشتنە هەموو نەها لە هەولێرێنە نەها کارێکی من لە هەولێرێ هەبە ئەگە کو ئەس بخوازم کارێ من زوو بێکردن گەرەک هەرم جەموا بەعسیانە بێژم کە ئاریکاریان من بکەن خاترێ من بستێن چەند ڕۆژ بەریانەها زاڤایە سەدام نات سەر تەلەڤیزیۆنێ نەگوت ئەس لە حەبسێ دەرکەتم ئەو ئەمریکیان گرتە بوو گۆز لە حەبسێ دەرکەتم مەپڕ ڕیشوەتدا پەرەدا ماڵباتێ من لە قەتەڕێنا ئەوێوان هەیە کارسازن پەرێوان زێدەیە پەرەدان و ئەس لە حەبسە حکوومەتە عراقی دەرکەتم و هەڤاڵێکی ئەس ئانیمە و لێرێ کاک مەسعود پێشوازیەکی پڕ گەرم لە من کرد و ئاریکاریان من کرد و ئەس ڤەگەڕاندم قەتەڕێ زاڤایە سەدام و بەرپرسێ کارێ ئیستیخباراتی یا سەدام بووە عیزەت دووری ئالیگرێ سەدام بەریا 2 ساڵان لە هەولێرێ نەمر لە هەولێرێ تازیاوی دینەنان کۆنفرانسا پارتیا بەعس لە هەولێرێ چێنابە یعنی عەرەبێ هەری زێدەژی و شەڕ بە کوردان ڕاکردن نەها لە هەولێرێنە یعنی جوابێکی وسا ji بۆی داخیانیا مەسرور بارزانی هەم پێویست ناکە هەمژی لە پشت vê جوابێدا نەژاد پەرستی پاشڤەڕۆتی ئەحمەقتیەکی پڕ مەزن هەیە گەلۆ پەکەکە گەلۆ کەجەکە vê مەترسیە دەبینی مەترسیا لەسەر کەژەکێ هەیە مەترسیا لەسەر ڕۆژئاوا هەیە بەڕاستیژی بەڕاستی نعسکەری تورکیاییە مەترسیا لەسەر vê دەستکەفتیە هەیە لە ڕۆژئاوادا بەڕاستی هەبوون و نەبوون و عەقلیەتێک و مەنتالیتەیەکی سیاسی و دیموکراتیک یا مۆدێرنە ئەڤ هەیە ئانژی نینە ji بۆی ku dewletên Rojhilata navîn yek bi yek hildiweşên û gavek ku hildiweşên dîsa hildiweşên ji bo çi ji bo ku pirsgirêk gavek ku ew dewlet çêdibin di destpêkê xwe de mîna nasyonên Ewropayê netewên Ewropayê bi avayekî tedrîcî çênabin ji nûşkî ve ew dewlet çêdibe erî tek destdanî ser destsalatdariyê grûpên din ê ji destsalatdariyê dûr dixe ekonomî bivan ve parve nake saheyekî mezin li pêşiya azadiyan veneke hinek kesan muqeddes dike hinek kesan şeytan dike û grûpên din yani hezd be aramiyekî ji bo nasnameyê xwe nakin aramiyekî kultûrî ji bo nasname jî çênabe loma jî ew dewlet dirûxên lê gavek ku dirûxên ji nû ve tên çêkirin dîsa dirûxên meselen tu li Misr binêre li Misr dewleta Husnî Mubarak wisa newsa yani beriya Husnî Mubarak jî wisa bû lê ji bo ku xwe li ser lîngan bigirin derbe li ser derbê çêdibin ew derbê dike piştî çend salan yekî dinê derbe dike û însanên siyasî dixin zindanan حبس و زیندانên bin erdî weqasî çêdikin weqasî hepsan bihêz dikin û millet ditirsînin hinekan jî çavê wan be pare têr dikin û bi vê rengî dimeşînin lê gavek ku dikeve îxwan Müslîmîn tê ser desalatdariyê îxwan Müslîmîn jî dixwazî destûrekî binigehîn binivîsî eyn tiştî bike loma jî ew dewlet dibêje yew me Husnî Mubarak çima xist tu eyn tiştî dike ka em te jî bixin ez wê çima dibêjim niha ew rejêmên ku dikewin kes û aliyên ku tên siyasetê dikin dibe ku berastî eql û mentiqekî modern bawra hebe heger ku heye di nava saziyên we de weqasî însanên bêmentiq çi dikin wallah heval emek hêvî heye yew ez çi ji emek bikim ka emek millet li cadeyan de bevê sermayê xwe nîşandan dikin ev li ser kursiya xwe rûnîşiye twîtekî bêmena dike dibêje em jî nihawşûn ve nabêjin şerê Kurd û Ereban heye em jî dibêjin şerê Ereban û pedekê heye yew pedeke pirzgirêk bi Ereban re nîne min hezer car jî gotiye netewperistî vêja netewperistiya rastrew be ya pedekê an jî netewperistiya çepger be ya pekekê di bingeha wî de ئەحمەقکردنا مرۆڤان هەیە گەرەک مرۆڤ vêyekê berastî jî leser bisekne û vîyekê derbas bike yani tu nekarî bêjî eqlê min newsaya lê ez cê ji bo her kesî vedikim her kes bixwaze kar bike cêwî li cem min heye nexêr rastekî wisa nîne çima di nava vê hereketê ciyek ji bo însanê rexnegirinî nivê demê narast tu nekarî wisa însana bixapînî û ev yek heman mantiqa ku di dewleta Beşar el-Esed de hebû
يعني لو ماجي ما نتزاني بو بشار الأسد شو أكد أو بشار الأسد يكون 16 ساڵان خۆ لە هەمبەری ئێرشێن ئیمارات و قەتەر و بەحرێن و مصر و سعودیا و تورکیا و ئەمریکا و ئیسرائیل و هەموو دنیای گرت vê carî nekarî bû 12 rojan berxwe bide piştî 12 rojan ASP هەڵکرد و ڕەڤیا ji bo ku derdorê wî weqasî însanên عجیبن tenê însanê عجیب hene însanekî rexnegirnîne ew tenê 12 ew tenê 5-6 rojan beriya ku birûxê dizane dirûxê pirsgirêk dewr daye dîsan jî daxuyaniya Mesrûr Barzanî ez dibêjim dewarê siyasî de daxuyaniyeke ku ditirse li rola Mesrûr Barzanî ez dixwazim vê yekê temam bikim ji bo ku min behs kir lê min temam nekir niha wek min got çi dibe bila bibe rasta ew rojavaya pan û berîn û maksimalîst çe nabe yani snûrê wî heta Efrînê biçe û heta ser behrê spî biçe û heta Helebê biçe û ev çe nabe lê statûyek ji bo Kurdan li aliyê rojhelatê Behra Firat çê dibe heta dêre zûrê diçe naçe ew tiştekî din e denava ew cên ku Ereb têde hene mîna reqa û dêre zûr û tabqa li wir de çi çe dibe çê nabe li wir de tehlîke hene sosyolojiyan cuda hene sosyolojiya eşîretên Ereb hene evane hemî pirsgirêkin cudana lê ez bawerim dîsan jî hewildanek heye ku statûyek çê bibe û ew hewildan tiştekî pir baş e û ji bo ku ew hewildan serkeve gerek dewleta Tirkiyeyê henekî nerim bikin ji bo ku nerim bikin korîdorekî ji re çê dikin ew korîdor hêvîdarin pir mezin nebe dibe ku negêje nav merkeza bajêra ji bo ku Teltemira Kobanê Qamişliye di navbera wan ew snûr de tenê 1-2 kîlometrin yani xetekî kemerekî asayîşê xetekî govenlîkê çê dikin yani korîdorekî çê dikin ji wan re ev sedîsa te û ya dinê jî ene kese ku tezmînata dewleta Tirkiye ye şewa li Kurdistana Iraqê de pedeke tezmînata yekî ye yekêtî tezmînata yekî dinê ye li wir jî eynî tiştî çê dikin loma jî çi dibe bila bibe ene kese dîsa dixene nav vê pêvajiyê lê çawa dixene çawa naxene gere yani em hê jî nizanin yani ez jî bim li wir bim berastî jî ez ê deriyê xwe vekim ji bo ene kesê serên ene kesê însanê pir qirêj berastî dewarê siyasî însanê qirêj yani naxwazin dev ji hotêl û birinc û mirîşkan berbidin ev rast e lê mirov nekare bibêje hemû kesên di nava ene kesê de ne însanê xirab in însanê baş jî di nava ene kesê de hene li gorî min gerek mirov deriyê pêşiya wane berastî jî veke yani ne tenê bêje ka werin cema werin ser sufreya me werin ser masaya me îro berêz Xelîl Aldar tiştekî wisa got yani daxuyanî tiştekî baş e ez bawerim niyeta wî jî niyetekî baş e lê bi wî rengî nabe kak Xelîl Aldar tu gerek yek bi yek mektûb ji wan re bişînî kesên baş di nav wan de hene mektûb ji wan re bişîne yek bi yek û tu wane dewet dike tu here mala wan yekî bişîne heger tu nekarî ew li Hewlêrê ne li Enqerê ne yekî bişîne mala wan mektûb bişîne yani gerek mirov siyasetê bi wî rengî bike ne ka tu were ser masaya min ka tu were li deriyê min bixe ez jî wê demê lê binerim belkî deriyê li te vekim bi wî rengî nabe yani ev mantiqa Kurdistana Iraqê ye li Kurdistana Iraqê de jî pedekê wisa kir loma jî niha tu partî naxwazin hikûmetê pêraçê bikin hûn wê mantiqê gerek nekin yani منطقekî dinê bikin ew mecbûriyet e ew pêwîst e û sedema ku ene kese jî heye henekî valatiye ku we çêkiriye yani min do jî got tiştê ku li Bakur çê bûn gerek bû li Rojava jî çêbin li Bakur berê de meselen PKK xîtabekî wî çiyayî şoreşgerî heye ew xîtab di heman demê de mirov dikare bêje xîtabeka ku zêtir însanî gundî ez bi maniya negatif nabêjim gundî li xwe nêzik dike lê di siyaseta bajêr de siyaseta legal de çînê nawerast pêwîst e gundî têrê nakin û ew çînê nawerast gelek carna partiyê me an dixwazin bi şertekî wan dixwazin bixin nav xwe ku bey'a ji wan rabidin heger ku bey'a nedin naxin nav xwe de li Bakur beriya PKK kesên mîna Mehdîzana wana Musa Anter bingehê vê siyasetê dînan PKK lê nerî wê demê Ocalan mabû niha Ocalan jî nîne wê demê Ocalan dît ku heger ku PKK bi wan re îtîfaqekî neke wê gelek tiştan ji dest bide bi xwe jî nekarî wê valayê tijî bike
نها لورده اتفاقك نراست راس جي بجي هي راست راس بجي نراست راس بجي جرينينا دنافوانا دا جارنا ناكوكي جي هبن انجي ناكوكي نبن او جي جرينينا تشتكو جرينج اتفاقك هي دنافبرا تشيني مام ناوندي تشيني نافراست و حركتا تشياي شورشگيري گونديدا هي و اف هفدو تمام دكن راستا هەنێک جارنا حرەکەتە شۆڕژگەری دەخوازە خیتابەتی خۆ سەروارە فەرز بکە هەنێک جارژی نەکارە هەنێک جارژی مەجبورە نەخوازە بکە ئەو تشتێکی دنیا لێ لە پارچێن دنیا کوردستانی تونە حالێ وان بنەرە بەڕاستیژی خیتابەتە شۆڕژگەریە گوندی حاکمە و نەها ئەو خیتابەت لە جێیکی داهابێت چینێمە ناوەڕاست یعنی کەسێن و چوونە خوێندنەکردە موچەیەکی وان هەیە کارێکی وان هەیە ئەدڤۆکاتە دکتۆرە مامۆستایە مهندیسە چیە وانە نەکارن دەنافتە جێ بگرن دەچن و دەچن جەم ئەنە کەسی دەچن جەم ئەنە کەسی ژ بۆی و تو نەکاری هەر کەسی مەجبوری خیتابەتە گوندی تیە بکە خیتابەتە شۆڕژگەریە بکە و ئەو نەهاوشون بە پێویژی نینە لۆ ماژی لە گۆڕوێ گەرەک پێنگاوەک بێ ئاوێتن ئەس باوەڕم ئەو پێنگاو ئەمریکی و تەحالوفێن یعنی هاوپەیمانێن دژی داعشێ یەک و پشگیریا ڕۆژ ئاوا دەکەن ئاژی ئالیەن سیاسی لە ناوە ئەمریکادا دەخوازن ئەف پێنگاو لە ڕێکان نێچیروان بارزانانی بێ ئاوێتە لۆ ماژی احتیمالەکە مەسرور بارزانانی هەنێکی ئەو ترس تێدا بە لۆ ماژی مەجبور مایە داخیانێکی وسا بدە لێ ئەو خیتابە مەسرور بارزانانی خیتابێکی سەدی سەد دەواری زانستیدا دەواری سیاسیدا دەوارێ تاریخیدا دەواری دیرۆکیدا سەدی سەد خەلەتە کاک مەسرور لێ پرزگرێکە تورکیا بە کوردانڕ پرزگرێکێکی ئەتنیکیە پرزگرێکە عراقی باس و باسی عراقی و باسییان سووری بە کوردانڕ پرزگرێکی سیاسی بوو پرزگرێکە ناسیۆنالیزمە تورکی ji اتحاد التەرەقیەوە بگرە حتا نەها پرزگرێکەکە بە ئەتنیکە کورد ڕاهەیە بە کوردبوونی ڕاهەیە کوردبوون دژمنێکی وەک دژمنێکی بایۆلۆجی دەبینە گەرەک مرۆڤ vەیەکێ فام بکە و ئەف شەڕێوەی ناوخۆیی چ دەبە بلا بەبە لێگەرەک لەسەر حیسابێ کوردان لەسەر حیسابێ میلەتێکی و 24 ساعتان لەسەر تراکتۆرانە لەوەی باژەڕی دڕەوی دچەوەی باژێڕی لەسەر حیسابێوان نەبە و بەرسیفدانە مەسرور بارزانیژی گەرەک بە عەقلیەتێکی وسە نەژاد پەرستی نەبە یا و ڕۆژنامەوان چۆ دەبە وسابە والله بیللا ئەو ڕۆژنامەوان بچە هەر دەریەکی دنێ کاری ڕۆژنامەوانی بکە 5 دقیقیان خودی ناکە 5 دقیقیان تو نه $1000 نادەنتە تو $10,000 بدەیتە بدەیوانە ئەو ڕێیەکی سعاتێکی کار نادەن حتا بەرنامەیەکی دەن سلااو ڕێزدان باش